ئەگەر خوا یارمەتیدەری تۆ بوو، خوا پشتیوانی تۆی کرد، واللهی هەر شتێکە مستەحیل بێ بەلای تۆوە مەحاڵ بێ، خوا بۆت ئاسانەکە. بۆیە پشت بەخوا بەستە. هەموو ژیانی تۆ ئەوەی کە دەستت ئەکەوێ، ئەوەی کەشی لێت ئەگیرێتەوە، هەمووی بە دەستی خوایە. بۆیە ئەگەر خوا یارمەتیدەری تۆ بوو، پشتیوانی کردی، واللهی هەر شتێک بتەوێ بەڵکو لە سەروی تااقەت و توانە و داواکاری خۆشتەوە خوای گەورە پێت دەبەخشێ. بەڵام هەرچەندی لای من و تۆ مستەحیل بێشتیوە، مەحاڵ بێ لای خوا ئاسانە. شتێک نییە لای خوا مستەحیل و مەحاڵ بێت نەبێت. بۆیە پشت بەخوا ببەستە. داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، مرۆڤێک بوو وەکو ئێمە، مرۆڤ بوو، دایک و باوکی هەبوو، ئادەمی زاد بوو، بەڵام خوای گەورە پەیامێکی پێبەخشی بوو کە دیوی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. خوای گەورە شتێکی پێبەخشی مستەحیلە بەلای ئێمەوە، بەڵام لای خوا مستەحیل و مەحاڵ نییە. خوای گەورە دەفەرمێ یا جبال ئەویبی معه والطير وألنا له الحديد إنا سخرنا الجبال معه يسبحن بالعشي والإبكار. سبحان الله، تەماشاکە. خوای گەورە بە شاخەکانی فەرموو بوو، شاخەکان ئەو شاخە سەختانە، ئەو شاخە سەختانە لەگەڵ داود پێغەمبەردا صلی الله عليه وسلم سبحان اللهیان دەکرد و ذیکری خوایان دەکرد. داود سەلامی خوای لەسەر بێ دەفەرموو سبحان الله، شاخەکان هەمویان دەیوت سبحان الله. هەر ذیکرێکی بکردایە شاخەکان، شاخە ڕق و تەقەکان دەهاتنە زمان و جوابی ئەو پێغەمبەرە خۆشەویستیانە دایەوە سەلامی خوای لەسەر بێ. شاخەکان بەڵکو باڵندەکانیش لەگەڵ ئەودا ذیکری خوایان دەکرد. ئەمە مستەحیلە بەلای ئێمەوە، بەڵام هیچ شتێک لای خوا مەحاڵ نییە و قورس و گران نییە. ئاسن قورسە، تۆ بتەوێ بیچەمێنیتەوە. بەڵام داود پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەکو چۆن تەڵەمێوێک چۆن ئاوا دەیچەمێنیتەوە، دارێکی ناسک، تەڵێکی باریک، ئابە و شێوەیە خوای گەورە دەفەرمێ ئێمە ئاسنمان بۆ نەرم کردبوو، بەبێ ئەوەی گەرمی بکە، هەر چۆنێک بیویستایە ئەی چەمانەوە دروستی دەکرد، هەر شتێکی پێویستایە. بەڵام ئایا ئێمە ئەومان هەیە؟ کەواتە هەر شتێک خوای گەورە بێوێت پێتی دەبەخشێ، بۆیە ئەوەی کە مستەحیلە مەحاڵە نابێت بەلای تۆوە لە خوا داوای بکە، دڵنیا بە خوای گەورە پێت دەبەخشێ. ئەوەی کە خوا بیەوێ پێت دەبەخشێ. سولەیمانێ سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ میرولە قسەیەک، لەگەڵ باڵندا قسەیەک، لەگەڵ ئاژەڵا قسەیەک کرد. خوای گەورە بیەوێ شتێکت پێ ببەخشێ، پێت دەبەخشێ. چونکە هیچ شتێک بەلای خواوە قورس و گران نییە، دەوڵەمەنە، سەخیە، هەموو شتێک بەلای ئەوە ئاسانە. بۆیە پشتیوانی خوای گەورەت هەبوو، هەموو شتێک داوا بکە لە خوای گەورە. مەڵێ ئەمە قورسە، شتیوە هەر نابێت، نا دەبێت بەلای تۆ نابێت، بەلای خوای گەورەوە هەر زۆر زۆر ئاسانە. کەواتە پشت بەخوا ببەسە هەموو کات و ساتێک، بەڵکو خوای گەورە کارت بۆ ئاسان کە.